خۆشەویستان لە ڕۆژانی جژندا منداڵان هەم ئەوەی کە ئەچنە دەرەوە بەرتشی خۆر دەکەون و گەرمایەکی زۆرشێ لە ئێستادا هەمیش چکلێت دەخۆن، شیرینی دەخۆن، هەروە ئەو جژنانی وەری دەگرن زۆر جار دەیدەن بە جبس و هەندێک بابەتی ترکە لە دوکانەکاندا بوونیان هەیە بۆ تەندروستی منداڵ خراپە. چۆن بتوانین لە ڕۆژانی جژندا ئاگاداری منداڵەکانمان بین، هەم بێبەشیان نەکەین لەو خۆشانێکە لە جژندا هەیە و لەو شتانێکە لە جژندا هەیە بتوانن بیخۆن و هەروەها چۆنیش بتوانین هەم دانی تەندروستیشان پارێزین. گفتوگۆی زیاتر دەکەین لەسەر ئەم بابەتە و بزانین ڕێنماییەکان چییە بۆ دایکان و باوکان چۆن بتوان تەندروستی منداڵەکانیان لەم ڕۆژانەدا زیاتر پارێزن بۆ ئەوەی دووچاری نەخۆشی و هەروەها دوور بێت سوکچوون و ڕشانەوە نەبنەوە کە لە ئێستادا منداڵێکی زۆر دووچاری نەخۆشی سوکچوون و ڕشانە بۆ تۆ خەسخانەکان پڕبوون لە منداڵ. گفتوگۆی زیاتر دەکەین لەسەر بابەتە بە میوانداری دکتۆر خالید حەمە ساڵح پزیشکی پسپۆڕی منداڵان کە لە ستۆدیۆ لەگەڵماندایە. زۆر بەخێر کاک دکتۆر بالۆ دەست پێ بکەم زانم زیانی ئەم چوکلێت و شیرینی کە لە جژندا هەیە کە منداڵەکانمان لەوانەیە 5 دنێک 10 دنێک زیاتریش بخۆن لە ڕۆژانی جژندا زیانەکەی چیە بۆ منداڵ؟ طبعا زیانەکانی بە شێوەیەکی گشتی خۆی بینێتەوە لە چەند بەشێکە. یەکەم بەهۆی پێکاتەی ئەو خۆراکی کە خوا بۆ نمونە ئەو چوکلێتە چیتی هەیە، ماوەدی حافیزیتی هەیە، ماوەدی ڕەنگی هەیە، ماوەدی تامی هەیە کامانە هەر بۆ خۆیان ئەمانە ماوەدی زیان بەخشن، یعنی هەموو ماوەدێکی حافیزە، هەموو ماوەدێکی ڕەنگ، هەموو ماوەدێکی تام کارگیری خراپی هەیە لەسەر تەندروستی ئینسان بە تایبەتیش کە ئەو کەسە مناڵێکی باڵێن تازە پێگەیشتووە جەستەی ناسکە. لە چەند ڕوویەک کاریگەری هەیە یەکێک لەوانە کە کاریگەری هەیە لەسەر گەشەی، چونکە ئەو ماوەدە شیرینیانە زیاتر ئەبێت دەردانی مادەی ئینسۆلین کە ئەبێتەوەی کە کاریگەری هەیە بە شێوەیەکی ناڕاستەخۆ و کاریگەری هەیە لەسەر کەمی هۆرمۆنی گەشە، یان کاریگەری لەسەر گەشەی هەیە. کاریگەری هەیە لەوەی کە تووشی سکچوونی کە بە شێوەیە کە بەرزبوونەوەی شەکرە لە ناو ڕیخۆڵەکان ئابێتەوە هۆی ئیمتیساسکردن و مژینی ئاو بۆ ناو ڕیخۆڵە و جارێکی تر لە ڕێگەی ئەوەی کە ئەیکات بە پیسایی و ئەیکاتە دەرەوە بۆ خۆی کاریگەری هەیە. زۆربەی جار ئەم مادانە لە شوێنێک هەڵ ناگیرن کە تەندروست بن لە نەقڵ و واستنەوەی لە دەرەوەکەیە تاگو لە ناو دوکان و مارکێتەکانیشە کە تشکی خۆری بەرەکەوێت جارێکی تر ئەم ماوادانە تەفاعولەکە بۆیە کە یعنی ئەگەر بچیتە دیتێڵ و قوڵایی ئەم مۆزوعۆ لەو ڕۆژ و کاریگەری خراپی هەیە. بۆ مناڵانیش کاستیاریان هەیە لە کۆندامی هەناسە جارێکی تر ئەم شیرینیە کاریگەری هەستیارەکە زیاترەکە بۆیە کە ئەبینین ئەو مناڵانە زیاتر تووشی کۆکا بن، تەنگە نەفەسیان بۆ دروزێ بێتەوە ئەو ڕۆژانی کە زیاتر شیرینیە خۆن و بۆ سەرماوامانزانی نەخێر ینی بۆ ئەوەش کاریگەری هەیە لەسەری. بە شێوەیەکی گشتی ئەتوانم بڵێم کارگیری لەسەر بەرگریش دروستەکات، چونکە بەشێکی زۆری بەکتریا و ڤایرۆسەکان حەزیان لە شەکر و شیرینیە بۆ سەر لە نێوە دروستبوونەوە و زیادکردن و گەشەکردنی خۆیان. بۆیە کە لەو ڕۆژەوە کاریگەری هەیە کە بە زمانێکی سادە بڵین ئەڵین ئەبێتەوە هۆی کەمکردنەوەی بەرگریان مەناعەیان کە زۆر جار ئێمە بە هەڵا مەسەن دایکوا گەڵا وەڵام مناڵەکەم مەناعەی کەمە. بۆیە کە ئەگەر بە شێوەیەکی سادە بڵێم ئەڵم کاریگەری هەیە لەسەر ستەمی بەرگری مناڵەکەش بۆیە کە تا بتوانین دوور بکەینەوە. بڵێم وازێنان لەوە بە شێوەیەک لە شێوەکان مستەحیل بێت، یعنی ناتوانرێت. یەکەم تۆ دادناوە لە ماڵە هەموو ماڵێک تایەتی بە عورفی ئیجتیماعی خۆمان ماڵە ئەگەر لە جەژنا چوکلێتی نەبێ خۆعی بەو ماڵە چی یعنی نەیبووە. نەمانتوانیوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەم چوکلێتە بەدیلێکی بۆ بدۆزینەوە کە ئەگەر مناڵیش بیخوا کاریگەری خراپی لەسەر نەبێت، یعنی ئەگەر بکرێت یعنی بەدیل بدۆزرێتەوە. بەدیلی هەیە زۆر جار ئەتوانرێت بۆ نمونە ئەگەر ئیمکانیاتی مادی باش بە مەسەن یاریەک دابنرێت بۆ مناڵەکە، قەڵەمێکی بۆ دابنرێت، یعنی ڕسمێکی بیرێت، یعنی شتێک بێت بەدیلێک بێ بۆ ئەم چوکلێتە. میوەیەکی ئاسایی دابنرێت لە قاپێکە و مناڵێک هات میوەیەک هەڵبگرێت لە جاتیەوەی کە
زیانێکی کەمترە بێت چونکە حدی قەل ماوەدی تامەکەیتیانە ڕەنگەکەیتیانە حافزەکەیتیانە جۆری شەکرەکەیش لەو شەکرێنیە کە زۆر زیان بەخش بێت ئەمانە هەمویان ئەتوانن وەکو بەدیلێک سیر بکرێت بۆیە کە کاریگەری با بڵین ئەم چوکلێت و شیرینیانی کە لە جەژنا هەیە ئەگەر تەتەڕفی تیا بکرێت و زۆر بخورێت کاریگەریەکان خراپە کە یەکێک لەو کاریگەریە بەرچاوانی کە ئێمە بینین بریتە لە سکسون و ڕشانەوە هینا کاریگەریەکانی تری کە هەیە زیاترە کە کاریگەری لەسەر پەنکریاس هەیە لەسەر ستنی بەرگری هەیە لەسەر گەشتکردنی مناڵەکە هەیە ینی لەسەر دروستکردنەوە و زیندووکردنەوەی هەستیاری کۆندامی هەناسە هەیە ئەم کاریگەریانە ئەستا نایبینی یەکسەر بەڵام کاریگەری سکسون و ڕشانەوەکە یەکسەر دکتۆریان لەگەڵەوەی کە ئەو بابەتانی باسەکە لە بواری خواردنەوەوانە بۆ منداڵ لە وەرزێکی گەرماداین ینی شارەزانی کەشناسی باز لەوە دەکەن ئەم چەند ڕۆژە زۆر گەرمە بێت هەم گەرمە هەم ئەم جۆرە خواردانە تا چەند پەیوەندیان هەیە بە تەندروستی منداڵەکەەوە و پێویستە چۆن منداڵ بپارێزی لەم گەرمە هەیە نەچێتە دەرەوە کاتێکی زۆر فێنک بینجا ئەم منداڵە لە دەرەوە بێت خۆی لە ئەساسە ئەمە ینی دایکباو خوان توانن ینی ئەو تەحکومە بکەن کە خوان نەچنە دەرە مناڵەکەیش ئەتوانێت بڵێ نەڕێتە دەرەوە ئەوەی کە ئێمە با بڵین پەیوەندی هەیە بە پسپۆڕەکەی منەوە وەکو پزیشکێکی پسپۆڕی مناڵان ئێمە لە وەرزە گەرمەکانە لە مانگی 6 لە دوای کۆتایی با بڵین ناوەڕاستی مانگی 6 و 7 و 8 تاکو نیوەکەی ئەوەی کە دەرکی پێەکەین بەرزبوونەوەی ژمارەی نەخۆشانی سکسون و ڕشانەوەیە لە هەموو ساڵێک ئێمە ئەمە بەرچاوکەوێت طبعا ئەمەش کاریگەری ئەتوانین بڵین زۆر جار بەکتریا و ڤایرەسەکان بە پێی وەرزەکان گەشاکەن هەموو وەرزێک بەکتریایەکی تایبەت بەخۆی هەیە لە وەرزە گەشاکە تەشەناکە چونکە بیئەکە لەبارە بووی بۆ گەشەکردنی وەرزی گەرماش بە هەمان شێوە کۆمەڵێک بەکتریا و ڤایرەس گەشاکە ئەم بەکتریا و ڤایرەسانە کاریگەریان هەیە لەسەر دروستبوونی سکسون و ڕشانەوە بەتایبەتی لە مناڵان بۆ لە مناڵان بەتایبەت لەبەر و مناڵان ناتوانن پاکوخاوێنی خۆیان ڕابگرن لە ڕووی دەستشتن و لەوەی کە یاری ئەکات و تێکەڵی مناڵێکی ترێبێت لە ڕووی بەکارهێنانی ئەو جۆرە خۆراکانی کە ئەو حەزی لێتی لەوانەیە گەورەکان حەزیان لێی نەبێت مناڵ حەزی لە خواردنی دەرەوەیە خواردنی گوێنایەتی ئەوەی کە تێک سوبێ تێک نەسوبێ گەورەکان کەمتر ئەو بەکارهێنن ئەو خۆراکانیش لەبەرەوەی کە گەرمایە ئەو زوو تێگەچێت یعنی پێکاتی خواردن یەکێک لە ڕێگەکانی پاراستنی خواردن سەرمایە سێتۆ لە سەلاجیا لە بەشی بەستنە خۆراگەڵەگری تێک ناچێت فترێکی زۆر بنمونە تەنانەت نەک شیرینیەکان گۆشت ساعتە لە گەرمایە دایبنێ تێگەچێت شیرینی زووتر تێگەچێت تەفاعولەکە لەگەڵ تشکی خۆرەکە و پێکاتەکەی ئەگۆڕێت لە جیاتی ئەوی کە خۆراکێکی بە سوود بێ بە ماوەدێکی زیان بەخش تەندروستی خراپ دروست یعنی کاریگەری خراپ لەسەر تەندروستی مناڵەکە دروست دەکات کە خۆی ئەبینێتەوە کە تووشی سکسون و ڕشانەوە ینی تەنانەت کێشەی تریشی بکات بە شێوازێک لە شێوەکان بەهۆی ماوادەکە بەهۆی تێکسوونەکە بەهۆی هەندێک ماوادی سام کە لە نەتیجەی بەرکەوتنی تشکی خۆر و پێکاتە خۆراکیەکە دروستە بێت یعنی خۆی مادەکە زیان بەخش نییە بەڵام کە بەر تشکی خۆرەکەوێت لە نەتیجەی ئەم یەککەوتنە ماوەدی زیان بەخش دروستە بێت کە کاریگەری خراپی هەیە کاریگەری خراپەکەی لە ئێستا هەندێک جادە دەکەوێت هەندێکیش لە دوورمەودایە کاریگەر خراپەکانی دەرەکەوێت زۆر باشە دکتۆر بمانێتونەمانە مناڵان هەرچنە دەرەوە و بەرکەوتنی خۆریان هەیە تا چنێک گرنگە کە لە کاتژمێرەکان و کاکدانەر ئاماژەی پێکرد کە خۆر تیشکی خۆرکەم ئەبێتەوە مناڵ بچێتە دەرەوە و هەروە هەرچە خۆریشی بۆ بەکاربهێنرێت ئەمە گرنگە بەتاکید گرنگە لە کاتژمێرانی کە ڕاستەوە خۆ بەتایەتی ئەو تشکە زیان بەخشانەی کە لە هەندێک ینی لەو فترە زەمەنی لە بەتایبەتی لە کاتژمێرەکانی دەوری 11
بۆ سعات 2 کە ڕاستەخۆ کاریگەری هەیە لەسەر بەتایبەتی پێست بۆ مناڵان کە بێتەوەی ئەیسووتێنێت بەنەوەی لە نەوەکانە ئەیسووتێنێت باشتر وای نەچێتە دەرەوە ئەگەر کوێ دەرەوە تشکی ینی سند بلۆک بەکاربێنێ ئەوەی کە دژە خۆری پێوتێ بەکاربێنێت لە ڕوویەکەوە لە ڕوویەکی ترشەوە ینی تشکی خۆر تەنهایم باز لە خراپەکەی نەکەین تشکی خۆر یەکێکە لەو فاکتەرانەی کە ئەبێتە هۆی دروستکردنی ڤایتامین دی لە جەستەی ئینسانە ئەگەر ڤایتامین دی نەبێ کاریگەری زۆر خراپ لەسەر جەستەمان دروست بێت ئێمە هەل لە ڕووە سلبیەکەەوە سەری تشکی خۆر نەکەین تشکی خۆر دانراوە بە یەکێک لە پزیشکە هەرە باشەکان بۆ جەستەی ئینسان زۆر جار خەڵک بەتایبەتی خۆی ئاياتە بەرخۆر بۆ ئەوەی کە سوودەکانی تشکی خۆر لە کاتی دیاریکا و ئەم قسێ بۆ ئەم وەرزە نییە ئەم وەرزە کە زۆر گەرمە و ڕاستەخۆ ینی مەسەن لە نیم سعات لە نیوەڕات لە بەرخۆرابی تاکید پێستت ئەسووتێنێت بۆیە کە باشتر وایە بە هەموو شێوازێک هەتا بتوانین نەچینە دەرەوە لە تاتی لەو چەند کاژمێرەیە ئەگەر چوونە دەرەوە و ناچاری بوو ئەو کاتە لە ڕێگەی بەکارهێنانی دژە خۆر خۆمان بپارێزین لەوەی کە پێستمان نەسووتێت بە تشکی خۆرەکە زۆر باشە زۆر خواردنەوە گازیەکان تا چەند کاریگەری خراپیان دەبێت لەسەر تەندروستی منداڵ و بە تایبەتی تر کام جۆرە خواردنانە کام شتانە هەن لەم جەژنەدا کاریگەری دەبێت لەسەر بەرگری جەستی منداڵ بەرگری لاوازەکات بۆمان باس باماشەوەش بەهۆی ئەو پێکاتە خۆراکی کە هەیەتیایە بە تایبەتی مەسەلەنەوەی کە لای خۆمان پێوتێ ساردی بە هەموو ئەنواعەکانی کە ئەوش کەمێتێکی زۆر شکلی تایە باز لەوە دەکرێت لە چکلێتەکە زۆر خراپترە بە تەکید یانی ئەوەی کە معلومە بێ لای من ئەڵێن هەر بتڵێک لەو بتڵە سادیان زیاتر لە نوعیارە شکلی تێکرێت بەس ینی نازانم لە ڕووی ئەوەی کیمیایی و چەندێک ینی ئەو قسەیە ڕاستە بۆیە کە ئەوش هەر کاریگەری هەیە هەم پێکاتەکەی ینی خۆی ئەبێت وا بکرێت مناڵ فێر بکرێت کە ئەمە خواردنی تەندروست نییە وەکو چۆن بە گەورەکانە و تێجگەرە تەندروست نیە و هەندێک گەورەی خوا ئەبێت مناڵی جوای لێ بکرێت کە ئەم خواردنی بیپسیە ئەم خواردنە غازیانە کە تۆی خۆی کاریگەری خراپیە لەسەر تەندروستی ئەگەر بکرێت زۆربەی خانەوادەکان نەیکڕن داینەنێن لە جاتیەوە هەندێک شەربەتی طبیعی یا فرێش یا ئەو شەربەتانی کە زیاتر پێکاتی طبیعی تایە بەکاربێنرێت بۆ خواردنەوە لە جیاتی ئەوەی کە خواردنەوەی غازی بەکاربێنرێت ینی لە هەندێک وڵاتە هەندێک لەو خواردنەوەنە ڕێگە پێدراو نییە بۆ مناڵ ینی ئەوەی کێمە ئەیبینین هەندێک هەیە تایگەر و کۆمەڵە شت هەیە کە ڕێگە پێدراو نیە لە خوار 10 ساڵ 12 هەندێک جار تا هەژش بەکاربێنێت بەداخەوە مناڵەکان ئەچەند وەکو لاسایکردنەوە ئەڵێ ئەو خواردوێتی بزانم چییە با منیش بیخۆم زۆرجار ئەمە کاریگەریکی زۆر خراپ دروستەکە لەسەر تەندروستی مناڵەکە بۆیە کە باشتر وایە بە هەموو شێوازێک ڕێگە نەدرێ بە مناڵ ئەو خواردنەوەانە بەکاربێنێ بە تایەتی کە ئەوە بۆ ئۆتەمەنی ئەو گونجاو نییە زۆر بەداخەوە مناڵ هەیە 6 مانگە چەند بیپسیێنێ ساردی هەنێ کۆلایێنێ کە بەڕاستی ئەمە شتێکی زۆر خراپە کاریگەری خراپەکان لەسەر تەندروستی جگەر لە گەشەی مناڵەکە گەشەی لاوازەکە چییە؟ باسم کرد لە بێدایەتە بەهۆی پێکاتە خۆراکێکی کە تایەتی کاریگەری لەسەر گەشەی هەیە لەسەر زیادکردن و لۆدێکی زۆر لەسەر پەنکریاسی دروستەکان بەهۆی ئەو مادە ڕەنگانی کە تایەتی ئەو مادە حافزی کە تایەتی کە ئەمانە هەمویان ماوادێکن هەستیاری دروستەکەن ماوادێکی مسرتنن یعنی ماوادی حافزە زیانەکانی چکلێتەکەی هەیە زیاتریش چونکە پێکاتەکەی با بڵێین زیاترە تایە ئەو خۆراکە کەتی کرا و پێکاتە خۆراکە بۆ پاراستنی بۆ تامەکەی زیاتر لەکە لە چکلێتەکە هەیە بۆی کاریگەری خراپەکەشی زیاترە و زیاتریش ئەی خوات حەزی لێتی ینی خۆی لە ئەساسا وەکو بسنسێک لەواشە ماوادێکی تیا کرابێت مناڵ حەزی لێ بکە هەموو ئەو خۆراکانی کە مناڵ حەزی لێتی ینی ماوادێکن کە مناڵ وای لێت ئالوودە ئەبێ لەسەری حەزی لێتی لە هەمووی خراپتریش مەسەن کاریگەری لەسەر دەمودان هەم خواردنەوە غازیەکان بۆی پێکاتە خۆراکێکەکەی و کاریگەری لەسەر دانەکان لەسەر ئێسک دروستەکە یعنی ئەبێتەوەی پوکانەوەی ئێسکەکان
بەهۆی بزۆری ئەو شەکری کە تایەتی زۆربەی جار مناڵان وایان لێت کە لە ڕۆژنا تەمەڵە بن ناتوان بڕۆن لەوانە خراپتر دروستبوونی قڵەویە مناڵ قڵەوەکە هەرچەند زۆربەی مشتەماعی ئێمە حەزەکە مناڵێکی قڵەو بێت من زۆر جاو قساکەم زۆر سەیرانی مەسەن دایک خۆی ڕژێمەکە خۆی زەعیفەکە مناڵێکی قڵەوەکە ئەمانەی کە باسمان کرد چ چوکلێت و شیرینەکان بێت چ خواردنەوە غازەکان بێت کاریگەریان هەیە لەسەر دروستبوونی قڵەوی کە ئەسە بە نەخۆشی سەردەم بەناوبانگە بۆ خۆی قڵەویش کۆمەڵە مەشاکلی زۆر دروستەکە ینی لە زەختە لە شەکرەیە لەسەر ئێسکە ینی چەند ساڵێکی تر کاریگەری قڵەوی لەسەر ئێمەش ئەسە مەسەر لە ئەوروپا گیری خواردووە لە ئەمریکا گیری خواردووە بەدەست قڵەویەوە بۆ مناڵەکانیان بخۆیان ئەم کاریگەری لە ئێمەش دروستە بێت بە هۆی ستایڵی ژیانمان کە هیوادارم انشاءڵڵا ئێمە لە ڕێگەی ئەوەی کە خواردنی تەندروست بخۆین و لە ڕێگەی بەرنامە کاری دەستگای ڕاگەاندن بتوانین ئەو تەوعیە دروست بکرێت کە خەڵک محاوڵەی خۆ قڵەوکردن نەیە مناڵ قڵەوکردن نەیە چکە قڵەوی لە مناڵیە سەر ئەکێشێ بۆ قڵەوی لە گەورەیە زۆربەی ئەو کەسانی کە لە گەورەیە قڵەو بوون بەهۆی هۆکاری ئەوی کە لە مناڵیە قڵەو بوو. دکتۆر هەڵسەنگانی جەنابەت چۆنە بۆ تەندروستی منداڵ بە بەراورد بەوەی ساڵانی پێشووتر کە جەنابیش بۆ نەرخۆ منداڵ بووی بە بەراورد بە ئێستاش چۆن ئەیبینیت ینی تەندروستی ئەو کاتی منداڵ لەگەڵ ئێستاە لەگەڵ ئەو هەموو خواردن و کوالەتی خواردنانی کە گۆڕانکاری بەسەردا هاتوو بەتەکید ینی ژیان ناوەستێت جیاوازی زۆر زۆرە کاتی خۆی ئەگەر بیری لە باس لە مناڵی خۆمان کێمە لە ماڵدا نانیشتین بە دیار ئایپاد و نەبوو مۆبایل نەبوو تۆپێکمان پێ بوو لە کۆڵان و بڕۆ و بێ و یاریکە و هەنی ئەو جوڵە زۆرە کاریگەری هەبوو لەسەر تەندروستێکی بەتەکید یعنی مەسەڵەن جوڵەکردن ماسوولکە بە هێزەکە ئێسک بە قووە دەکا یعنی نەجوڵاندن ئێسک لاوازەکە ماسوولکە زەعیفەکە بۆیە یعنی لە ڕووی کۆمەڵایەتیەوە مناڵ زۆر ئاسوودە بوو ئێستا مناڵ لە ڕووی دەرونیەوە لە سترێسێکی گەورەیە یاریەکان هەموو سترێسی بۆ دروستەکە کەواتە لە ڕووی دەرونی بە بەراورد بە مناڵی کۆن فەرقی زۆر زۆرە لە ڕووی تەندروستیشەوە خۆراکی جاران لە ڕووی تەندروستی و تەندروستتر بوو بە بەراورد بە خۆراکی ئێستا زۆربەی جار ینی مناڵان حەزیان لە خواردنی فاستفودە جاران شتێک نەبوو بە ناوی فاستفود کاتی خۆی لە سلێمانیا بەس دوو گەڵس و هەمبەرگر هەبوو ئەو کاتە لای سینەما سیروان و سینەما ڕەشی ینی وەکو هێستا نەبوو سەر بە تەلەفۆن سەعات 11 شەو داوای خواردن نەکات ینی بۆیە بەراورد ناکرێت جا و کوالەتی خواردنش با بوەستێ ئەو گۆشت بەتەکید ینی هەموو شتەکان گۆڕاون نێمە ناتوانین بڵین وەڵا بگەڕێنەوە بۆ ڕابردوو ناتوانین بگەڕێنەوە بەڵام هیوادارم کە لە ئێستایە کە لە ئێستا ئەژین بە هەموو لایەک محاولەوە بکەین کە حەدی ئەقل دوورکەینەوە لەو خواردنانی کە زۆر زیان بەخشە و زەروریش نین بۆ ژیان ینی من بیپسی بخۆم یانەی خۆم ژیانمی پێوە من نییە لە ژاتی و بیپسۆ ئەخۆم با ماسایە بخۆم دۆیە بخۆم یعنی کاریگەری خراپ دروست ناکا و بۆ شێوازە ینی سوودیشی هەیە بوو زۆر باشە دکتۆر شتێکی تر هەیە لە جژنەکاندا ئەویش مناڵ تەقەمەنی بەکارێنێ و تەقەمەنی ئەکڕێت ئایا ئەو تەقەمەنی کە مناڵ ئەیکڕێت و دوای ئەوەی کە ئەیتەقێنێت دووکەڵێکی هەیە و بۆنێکی هەیە ئەمە زیان بە مناڵەکە گەیەنێت بەتەکید یعنی زیانی پێگەنی ئەوانەی وەتایەتی هەستیاریان ئەو هەستیاریە و دووش ئەو ماوەدانە ماوەدی سامن کاچێتە کۆندامی هەناسەوە تاکید کاریگەری خراپ دروستەکە لەسەری جگە لە زیندیکردنەوەی هەستیاریەکە بۆی کە کۆکەی و هەڵامەت و پژمەیە جگەل لەم کاریگەریە زۆر جاری بینین مەسەڵەن مناڵان چاو لە دەستێن پێستیان نەسووتێت ینی بەهۆی ینی خۆی لە ئەساسە منعی ئەمە بکرێت نێڵڕێ بێتە وڵات و جیهەی مەسئولین وەکو حکومەت ڕێگر بێ لەوەی کە دوکانەکان چەند ئێمە ئەیبینین کەم تا زۆر مەسەن ئەم دوکانە داخرا ئەمان کرد ئەوان گرت ینی ئێمە دەستخۆشیان لێکەین کە ناکری ئەمە بدرێ بە مناڵ لە هەمووی خراپتر ینی ئەوە خۆ گەورەکانی کەن مەسەن لە حەفلەکانی سەری ساڵ ئەوانە کە ئەو هەموو تەقینەوەی لە سلێمانیا کرێ بەڕاستیم
ینی من لە سەری ساڵا بینیم سلێمانی یەک پارچە دووکەڵ پۆشی بوو کە شتێکی زۆر خراپ ئەو هەموو پارەی کە ئەکرێ ئەیرێ بە ئاسمان و ینی ناکرێت ئینسان دڵخۆشی خۆی بە شتێک دەرببڕێت کە زەرێر لە تەندروستی خۆی و دەوروبەرەکەیشی بات ئەمە ینی بۆ هەمووی ڕاستە ئێمە ئەبینین لە سەری ساڵە ینی ئەو هەموو دووکەڵ و تەقینەوە لە سنەوانیە نەدەزانی چێت یەک پارچە دووکەڵ بوو ئەمە گەورەکان ئەیکەن خۆ مناڵ نەیکرد مناڵەکانی حەزیان لەوەیە کە وەکو تەقلید وەکو چاولێکەری کە هیوادارم کە هەمومان بتوانین ئەوە بیتە بگۆڕین بەو شێوازە نەمێنێت بەڵام دەکرێت دایک و باوکانی مناڵەکەی بات کە جژنانەکە کوکاتەوە دەبنێت بۆ شتێک بڵێ خۆشم یارمەتیت ئەم لە داهاتۆ پاسکیلێکی بە بکڕا یان شتێکی تری پێ بکڕا دکتۆر لە تەندروستی منداڵا دایک و باوک زۆر ڕۆڵە بینێ ینی بۆی منداڵەکەی ینی نەگرێت یاخۆ وا هەستەکە دڵخۆشە بەوەی کە مەسەلا ئەم خواردنە شیرین وینە بخوات ینی گوێ نایەتێ خۆی قسەی جنابەت زۆر تەواو دایک و باوک بەڵام ئەوەش ئێمە ینی لە بەرچاو بگرین کە مناڵ ئێستا مناڵی تەنها دایک و باوک نییە مناڵی فەیسبووکە مناڵی ئایپادە مناڵی مۆبایلە مناڵی دەرەوەیە هی کۆڵان ینی هەمووی کاریگەری هەیە وای لێت یعنی مەسەڵەن کە ئەیبینێت لە ئایپادەکە چیتایە ئەوێ بەواقعی تەطبیقیکە بۆیە کاریگەری ئەوانە زیاتر لە دایک و باوک دەستگاکانی ڕاگەاندن کاریگەریان هەیە لەسەر ینی هەمووی کاریگەری هەیەش با بڵین یەک ڕەهەن نییە تەنها دایک و باوک زۆر جار دایک و هیچ دایک و باوکی حەز ناکات مناڵەکەی شتی خراپ بخوا شتی خراپ بەکاربێنێت بەڵام لە ڕووی ئیجتیماعی و کۆمەڵایەتیۆ لە ڕووی ڕاگەاندنەوە لە ڕووی ئەو مۆبایلی کە بەدەستیوێتی یا ئەو ئایپادە یعنی ئەو شاشەی کە سەیرێکە ئەمانە هەمووی وای لێکا کە مناڵ حەز بە تەقلید بکە حەز بکات چی ئەکرێت بیکات بۆ ئەو مناڵێکە بۆ من نیکەم بۆ ئەوی خوا بۆ من نەیخۆم بۆ ئەو چوو بۆ من نەچم ینی هەموو ئەمانە کاریگەری لە سەر پێرسناڵیتی مناڵەکە دروستەکە لەسەر کەساتی دروستەکە کە ئەویش بە هەمان شێوەی ئەوان بکات زۆر دایک و باوکەکەیش ناچارە بێ بڵێ مناڵی فڵان کەس کردی تر منش ناتوان بڵێم نیکە ئەو شێوازە یعنی دڵی دایک و باوکەش نەرمەکە بۆی ڕێگە بات بۆ منە پارەی یاوەتی ئەو مناڵە سادی خوارد بۆ مناڵەکەی بکوور ئەوی منش گوناح بکوورە باوی خواجاژنە ینی وای لێت هەمومان ڕێگەش دەست شلەکەین بۆ مناڵەکانمان بە ئەو شتە خراپانە بەکاربێنن بەوەی کە بەزێوی پیاەت و بەوەی ئەڵی دڵی نەشکێنن بە ئەجەژنەها کۆمەڵی خاترانە کە خاترەکە خاترێکی باش نییە خاترێکی خراپە زۆر باشە دکتۆر لە کۆتایی ڕێنماییی بۆ دایک و باوکان بۆی تەندروستی مناڵەکانیان پارێزن بە تایبەت لە ڕۆژانی جەژندا هیوادارم دایکان و باوکان هەتا ئەتوانن ڕێگر من لەوەی کە شیرینی بدەن مناڵەکان شیرین نەبێت بە مۆتیڤێک بۆ مناڵەکەت مەسەن تۆ دڵی خۆشکی چکلێتێکی بیت کە شتێکی خراپە یعنی تەژیعکردی مناڵی بە شتی خراپە مناڵانی ئینشاڵڵا هەم وەکو دایک و باوکان ئەگەر گویان و بینەری ئەم بەرنامەیە بن هیوادارم کە قسەکانمان وا وەربگرن کە لە مەساڵحی ئەوانە بۆ بەرژێنندی ئەوانە دوور بکەونەوە لە بەکارهێنانی زۆری شیرینی و خواردنەوە گازیەکان دەستخۆش دکتۆر گیان یخوا بەخێر بێ سەر دوو چامان بەڕێز دکتۆر خالید هەمەساڵە پزیشکی پسپۆری منداڵان یخوا بەخێر بێ سپاس بۆ ئێوە سپاس بۆ جەژنی ئەوەش پیرۆز بێ سپاسانە